ساڵانە بەهۆی مینەوە لە سنووری قەزای سۆران بە تایبەتی لە وەرزی بەهار بەهۆی چوونی هاوڵاتیان بۆ ناوچە شاخاویەکان بە مەبەستی هێنانی گژوجیا بەهاریەکان و هەروەها بۆ گەشت و گوزار هاوڵاتیان تووشی ڕووداوی مین دەبنەوە و قوربانی لێ دەکەوێتەوە. ئەمساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرکەوتوانی مین زیادی کردووە و زۆربەی کێڵگا مینەکانیش لە سنووری قەزای سۆران کەوتونەتە ناوچەی باڵەکایەتی و برادۆست. ئەو شوێنانی کە هەندێک شوێنێ مین و شوێنی تەقەمەنیە لە ڕاستیدا پێویستە ئەو شوێنانە هەم هاوڵاتیان خۆی لێ بپارێزن و دەستکاری ئەو شتانە نەکرێت کە ئاماژەی پێکراوە کە ئەوە شوێنی مین و چاندنی مینە، چونکە هەموو ساڵە ئەو ڕووداوانە دووبارە دەبێتەوە کە ئەویش بریتێ لە قوربانی یان لە دەستدانی قاچ و دەست و وەکو گەشتیارە داوا لەو گەشتیارە بە ڕێزانەیەکم کە دێنە ناوچەکە و بۆ ئەوی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە ناوچەکەیە هەست کاتێ علاماتێکیان بینی کە دەلالە لە مینەکە لە ناوچە یاخود لە زۆر شوێن علاماتی لێنێ کەڵەکە بەرد لە ناوچەکان دانراویان سیم دانراوە. لە ناوچەکانیشدا دەبین هەندێک تابلۆ هێما دانراوە، هاوڵاتیان پێویستە ڕەچاوی تابلۆکان بکەن و من بەو کەسانە ئاڵم لێرەوە ئەوەی کە هێماکان لا دەبات لەگەڵ ئەو کەسەی کە مینەکەی داناویت فەرقێکی نییە، چونکە هەردووشان سەبەبی کوشتنی کەسن. دەستگای مین بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان هۆشداری دەداتە هاوڵاتیان کەوا نزیک شەلگا مینەکان نەکەون و ڕێنماییەکانی دەستگای مین لەبەرچاو بگرن. بۆی پێیان ئێمەش لێرەوە بۆ هاوڵاتیان ئەوەیە کە چون ئەو ناوچانە بە هیچ شێوێک لە ناوچەمی ڕێژکراوەکان نزیک نەبنەوە و ئێمەش لە ڕێی تیمەکانی وشارکردنەوە ساڵانە بەرنامە و پلانی خۆمان هەیە بۆ وشارکردنەوە ئەو هاوڵاتیانە بە تایبەتی گروپی جاکۆکەرەوەکان و هەروها ئەو گروپانەی کە بۆم بەستی گەشت و گوزار ڕوو لەو ناوچانە دەکەن، چونکە ساڵانە ژمارەیەک هاوڵاتی دەبنە قوربانی و بەداخەوە ساڵیش تا ئێستا 6 هاوڵاتی بوونەتە قوربانی کە دوو کەسیان گیانیان لەدەستداوە. ئامارەکەش بە بەراورد بە ساڵانی پێشتر بەڕاستی بەرز بۆتەوە. ئەمەش هەندێک هۆکار دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵکانێکەنە پابندی پێیان ڕێنمایەکانی وشارکردنەوە نابن و هەندێکشان ئەوەیە کە بە ناشارەزای دەستن ئەو ناوچان و دووچاری ڕووداوەکانی مین دەبنەوە. لە سنووری پارێزگای هەولێر خاچی پیسبوو بە مین و تەقەمەنی بریتیە لە 50 ملیۆن مەتر دووجا و ساڵانە 15 کێڵگەی مین پاک دەکرێتەوە کە ڕووبەرەکەی دەکاتە 1 ملیۆن مەتر دووجا. زیاتر لە چارەکە سەدەیەک بەسەر شەڕی نێوان عێراق ئێراندا تێدەپەڕێتن، بەڵام پاشماوە جەنگیەکانیان تا ئێستا مەترسین بۆ سەرجیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچە شاخاویەکانی دەڤەری سۆران. دەستگای مینی هۆشداری دەداتە هاوڵاتیان لە کاتی گەشتکردنیان و جیاکۆکردنەوە نزیک ناوچە مین ڕێژکراوەکان نەکەون بۆ ئەوەی قوربانی لێ نەکەوێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام چیای هەندرە.